وچاک سپورگا گسکی فڕێ و فستیواڵی نێودەوڵەتی فیلمی ژنانەکە لە ساڵی 1970 دامەزراوە و ساڵانە لە ئەنقەرە بەڕێوە دەچێت. تایبەتمەندی ئەم فستیواڵە ئەوەیە کە سەرجەم فیلمەکان لەلایەن دەرهێنەری ژنەوە دروست کراوە. ئەمساڵ 64 فیلمی تێدا نمایش دەکرێت کە سەرجەمیان باس لە کێشەکانی ژنان دەکات لە سەرتاسەری جیهان. فستیواڵەکە تۆڕێکی پەیوەندی لە نێو ژناندا مەزراندووە لە پیشەسازی سینەمادا و بە نمایشکردنی فیلمەکان پەنجە دەخەنە سەر ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە. Festival zaten kadın yönetmenler için çok özel bir festival. Kadınları her türlü görüyor. ئەم فستیڤالە زۆر تایبەتە چونکە هەموو دەرهێنەرەکان ژن و ژنەکان هەموو ساڵێک دەبینین فستیڤالێکی گەورەیە. زۆر جوانە. من 3 ساڵە دێم بۆ ئوچاک سپورگا کە لێرە کار دەکەم. ژنگێکی باشیان دروست کردە بۆ ئێمە. دەرهێنەرەکان دەناسین لەگەڵ ئەوانیش کۆ دەبینەوە. Onların görünürlüğü artıyor. Biz onları tanıyoruz. Kadın ya da erkek diye bir ayrım yok ama maalesef bir ataerki لە ڕاستیە هیچ جیاوازیەک لە نێوان ژن و پیاودا نییە، بەڵام بەداخەوە لە سەردەمێکی پیاو سالاری داین، چونکە ژن فڕێ دەدرێتە دواوەیان شتێکی لەو جۆرە. هەرچەندە هەوڵدان بۆ هێشتنەوە و یەکسانبوون زۆر قورسە، بەڵام فستیڤالەکە زۆر بەباشی باسی دۆخی ژنان دەکات. پێمان دەڵێ کە ژنانی دیکە لە چه بارودۆخێکدان، بۆیە زۆر حەزم لەم فستیڤالەیە. şekilde ulaşıyoruz. Hani bu durum bizim için çok güzel oluyor yani. Ben çok memnunum o yüzden bu festivalde görev aldığım için. فستیواڵەکە ساڵانە بەتەوەری جیاوازەوە ڕێک دەخرێت. ئەمساڵ دەڵێت زیاتر نەک کەمتر. سەرنج بۆ خەباتی ژنان و مافەکانیان ڕادەکێشێت بۆ ئەوەی زیاتر لە پیشەسازی فیلمدا دەرکەوێت. دەرهێنەرەکان کار بۆ دژی نایەکسانی جەندەری و ئەو نادات پەروەریانەی کە تووشی ژنان دەبێت دەکەن و هەروەها سەرکەوتنی ژنان لە بوارە جیاجیەکاندا. فیلم سازەکان ئامانجیان ڕاکێشانی سەرنجە بۆ مافەکانی ژنان کە ساڵانێکە بەردەوامن بۆ ئەوەی زیاتر لە سینەمادا دەربکەوێت. ژنان و کێشەکانی ژنان دەناسین و ژنانی دەرهێنەریش زۆر جێگەی بەیاخم بۆ ئێمە. من لە سەیرکردنی فیلمەکانەوە تێگەیشتم ژنان لە هەموو شوێنە کێشەیان هەیە، لە هەموو دنیا کێشەکان جیاوازن. لە وڵاتی ئێمە زۆر زیاترە. لە ئەوروپاش دەبینین بەداخەوە ژنان لە ڕێگەی فیلمەکانەوە دەنگی خۆیان دەگەێنن، بەردەوام دەبین. Aslında ülkemizde ve dünyada kadınlar çok değer görmüyor. براستی لولاتی ما و همو جهانی نابینم کو مافی جنان به تمامی تداین. لازم مافی وان بداین. اگر کو درفت بداین جن زور کاری باشتر دکن و مافی خو بدستخن. لا فستیواڵی فیلمی ژناندا بابەتی هەرە گرنگەوەیە کە دەرهێنەرە ژنەکان پەنجەیان خستوەتە سەر ئەو کێشانەی لە کۆمەڵگا جیاجیەکان و لە سەرتاسەری جیهاندا ڕوبەڕووی ژنان دەبنەوە. ئەوان لە ڕێگەی نمایشکردنی فیلمەکانیانەوە کێشەی ژنان و چارەسەریەکانیان بە کۆمەڵگا دەناسێت. ئەفسانە شامحەمەدی، کوردستان 24 ئانکارا.